دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لە دەیەم مانگە لە ئێستادا بابەتی پێکهێنانی حکوومەتی عێراق یەکێکە لەو دۆسیە ئاڵۆزانەی چەندین گریمانەی بۆ دەکرێت. یەکێک لە گریمانەکان دروستکردنی حکوومەتێکی زۆرینەیە لە ڕێکەوتنی سەدر و عامری و پارتی و حەلبوسی. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی ئەلنەهاری لوبنانی هەرچەندە قەوارەی سائیرون زۆرترین کورسی هەڵبژاردنی بەدەستێناوە، بەڵام ناتوانێت بە تەنها حکوومەت پێک بێنێت. ئەمە شوای کردووە لایەنە شیعەکانی دیکە بتوانن بۆی ببنە بەربەست و کێبڕکەی پێکهێنانی حکوومەتی لەگەڵ بکەن. بە پێی ڕۆژنامەکە سەدر و پارتی و حەلبوسی دەتوانن هاوپەیمانی حکومی دروست بکەن کە لایەنە کاراکانی ناو پێکاتەکانی تێدا بێت بەرامبەر بە ئیتیلافێکی ئۆپۆزیسیۆن کە یان خۆیان هەڵی دەبژێرن یان ناچارن پەنای بۆ ببەن. راپۆرتەکە باز لەوەش دەکات بۆ چارەسەرکردنی نوێنەرایەتی هێزی سەربازیش دەکرێت کار لەسەر ڕاکێشانی هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدر بکرێت کە پەیوەندێکی باشی لەگەڵ سەدر هەیە. ئەمەش دەبێتە گرنگتیەک بۆ دوورخستنەوەی هەڕەشەی گروپە چەکدارەکان لە حکوومەتی ئایندە. پێشبینیش دەکرێت پرسی گەرمی قۆناغی داهاتوو یەکلاکردنەوەی سەرۆکایەتی حەشدی شەعبی بێت لەگەڵ سوپاسالاری حەشد کە هادی عامری ڕۆڵی گرنگی لەمەدا دەبێت. لەلایەکی دیکەوە فایق شێخ عەلی پەرلەمانتارێکی پێشووی عێراقەوەی ئاشکرا کردووە ئێران بە مەسعود بارزانی و محەممەد حەلبوسی ڕاگەیاندووە ئەگەر بەر لە پێکاتنی شیعە ببنە و پەیمانی سەدر ئەوە دژایەتێکی ڕاستەوخۆی ئاسایشی نەتەوەیی ئێرانە. شێخ عەلی لە میانەی دیمانەیەکی تەلەڤیزۆنیدا دەڵێت پاڵێوراوی سەدر بۆ سەرۆکایەتی حکوومەتی داهاتووی عێراق یەکێک لە جەعفەر محەممەد باقر سەدری ئامۆزای موقتەدا سەدر باڵوێزی عێراق لە لەندەن یان مستەفا کازمی سەرۆک وەزیرانی ئێستا دەبێت. لەلایەکی دیکەوە نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕایگەیاند داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردن ناکەین، بەڵام وەڵام نەدانەوەی ناڕەزاییەکان لە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەگەری هەیە لە کۆنتڕۆڵ دەریان بکات. مالیکی لە دیدار لەگەڵ کەناڵی تەلەڤیزۆنی حیزبەکەی جەختی کردەوە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردن سەرباری هەڵمەتێکی گەورەش لاواز بووە. ئەگەر هەڵبژاردنەکە دووبارە بکرێتەوە کەمتریش دەبێت. ئەو وتیشی دەتوانین گەورەترین کوتلە لە ناو شیعە و باوپەیمانی لەگەڵ کورد و سونە دروست بکەین و نامانەوێت ئەم حکوومەتەش وەکو دوانەکەی دیکە لە دەرەوەی بازنەی دەستور پێک بهێنرێت. لە بەشێکی تری دیدارەکە وتی هێزە شیعەکانی چوارچێوەی هەمانگی دەرەوەی سەدر دەتوانن لیستی زۆرینە دروست بکەن و کورسیان لە سەدر زیاترە. مالیکی جەختی کردەوە شیعەکان بەتەنها دەتوانن دەنگی پێویست بۆ هەر سێ سەرۆکایەتیەکە کۆ بکەنەوە و نابێت کۆمیسیۆن ئەنجامەکان یەکلایی بکاتەوە پێش ئەوەی ڕێکەوتنی لەسەر بکرێت. مالیکی لە دیدارە تەلەڤیزۆنیەکەی داوتیشی گۆڕینی هەر سێ سەرۆکایەتێکە ئێستا بۆ هەموو لایەک باشە و سەرۆکی حکوومەتی داهاتووش نە سەدر دەبێ و نە مالیکی بەڵکو و عێراقی دەبێت.